بەس ڕەنگە لە داهاتوو لە ڕۆژی هەڵبژاردن کاک نزار ئامێدی یاخود کاک مەلا بەختیار ئەنی وەکو بڵێ ببنە ڕکابەرم دڵنیایەوە ئەگەر بتوانم متمانەی ئەمریکیەکان بەدەست بینم ئەو کات دەبمە کاندید ئەمریکیەکان دەرچوونە مسۆگەرە درۆنەکەش بەناوی خۆم دەبیتن بەناوی درۆنی ئومێد پاڵانی بەرنامەکە چییە؟ لە بەرنامەمە وێنەی خۆم دەخەمە سەردراوی عێراقی بەس یعنی وەکو برەی دراوەکی گران بەها نەبی. ئەم کاتتان باش ململانیەکان بۆ یەکلایی بوونەوەی پۆستی سەرۆک کۆمار لە عێراق گەرم و گوڕە. من ئەمڕۆ یەکێک لەو کاندیدانم لەگەڵا کە تا ئێستا 6,000 بۆ پۆستە جیاجیەکان لە عێراق و هەرێمی کوردستان خۆی کاندید کردووە، بەڵام هیچ جارێک دەرنەچووە و تا ئێستاش کۆڵی نەداوە. ئەو ئاشنایەتێکی زۆری بە سندوقەکانی دەنگدان هەیە، بەڵام سندوقەکانی دەنگدان هیچ جارێک دەنجی ئەویان ئەژمار نەکردووە. ئەو کاندیدەش بەڕێز کاک ئومێد پاڵانیە. کاک ئومێد سڵاوت لێ بێتەوە. سڵاو سەرچاوان. پێت خۆشە پێت بڵم کاندیدی سەرۆک کۆمار یاخود پارێزەر؟ بەڵێ لە ئێستادا هەم کاندید سەرۆک کۆمارم هەم پارێزەرم، هەر کامیان بەکاردێنی شانازی پێوە دەکەم. زۆر باشە کاک ئومێد، وابزانم ماوەیەکی زۆر خۆت کاندید دەکەی، تا ئێستا چەند جار خۆت کاندید کردیە؟ من لە ساڵی 2018 خۆم کاندید کردیە. یەکەمی جار بۆ سەرۆکی سندیکای پارێزەران، لە پاشان بۆ سەرۆکی هەرێم، لە پاشان بۆ پارێزگاری هەولێر، لە پاشان بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران و هەروەها لە ئێستاداش خۆم کاندید کردیە بۆ سەرۆک کۆماری عێراق. تا ئێستا هیچ زەنگی کشتێناوە لەو دەنگدانەی کە بەڵێ بەنسبەت هەڵبژاردن بۆ سندیکای پارێزەران ئەنجام نەدرا تاوەکو ئێستا بەنسبەت پەرلەمانی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی سندیکا کە خۆم کاندید کرد بوو پاشەکشەم کرد، بەڵام لە ئەوکانی تر دەنگم بەدەست نەهینایە لەبەرەوەی دەنگدان و هەڵبژاردنەکە لەناو پەرلەمان بوو، پێویست بوو لەلایەن ئەندامان و عوزوەکان یعنی دەنگم پێ بدەن، بەڵام ئەم کە سەیری دەکەم یعنی ئەو ئەندامانە ئازار نینە لە دەنگدان لۆ لەبەرەوەی دابەشبوونەکی سیاسی هەیە لە پەرلەمان زیاتر تابعی حزبن، حزب چ تەوجیهەشیان بداتێ دەنجی پێ. زۆر باش. ئەم جارە کاندیدیت؟ بەڵێ زیاتر لە 80 کاندید ڕکابەری لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق دەکەن. بەڵێ کامیان بە منافسی خۆت دەزانی ناو ئەو کاندیدانێکی؟ بەڵێ لە ئێستادا وەک ئەوەی کە کاندیدم لۆ سەرۆک کۆمار یعنی هیچ کەسەچیان بە کاندید و ڕکابەری خۆم دانانێم، بەس ڕەنگە لە داهاتوو لە ڕۆژی هەڵبژاردن کاک نزار ئامێدی یاخود کاک مەلا بەختیار ئەنی وەکو بڵێ ببنە ڕکابەرم. چانسی خۆت چۆن دەبینی بۆ ئەو جارە زۆر باش دەبینم لەبەرەوەی جاری پێش و 2022 ئەزمونم نەبوو، بەڵام ئێستاکە ئەزمونەچی یعنی هەڵبژاردنم هەیە و یان دەتوانم سوودی لێ ببینم. واتە چانسەکەت بە باشتر دەبینی جارەکەی؟ بەڵێ ئێستا یعنی ئومێد و هیوای دەرچوون نێزیکە. ئەگەر ببیت بە سەرۆک کۆمار دەتوانی چ شتێک لە عێراق گۆڕی یاخود ئەگەر بە شێوازێکی تر پرسیارەکە بکەی ئەگەر لە 4 ساڵی ڕابردوودا سەرۆک کۆماری عێراق بوویتایە ئێستا چی شتێک لە عێراق گۆڕا بوو؟ بەڵێ ئەگەر لە 2022 ئەو 4 ساڵی ڕابردووی پێشوو سەرۆک کۆماری عێراق بە هەموو شێوەیەکی دەبوایە ئەمن کێشەی بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبران و مامۆستایانم چارەسەر کرد بە دەبوایە چارەسەر بی یعنی وەکو بڵێ هیچ حەلی نییە چارەسەر دەکرد بەوەی کە ئەمن ئەو کاتی کە سەرۆک کۆمار دەبووم ئەمن ینی دەسەڵاتم دەبوو بێجگەلەوەی لێرە و لەوێ باز دەکەن کە سەرۆک کۆمارێکی تەشریفاتیە و پرۆتۆکۆلیە و دەسەڵاتی نییە نەخێر دەسەڵاتی هەیە لەبەرەوەی ئەوەی دەستوری بخینتەوە سەرۆک کۆمار لە ڕۆژی مناسەبات و بۆنەکان هەموو سوپای لە بەردەستە سوپات بەکاربێنە ئەو کاتی سوپام لە بەردەست بوو هەموو سوپاوە دەستورەوە دەڵێ ینی سەرۆک کۆماریش دەبی دەستوری جێبەجێکە ئەو کاتی ئەمە نەمتوانی بە ینی کێشەی موچەی فەرمانبەران و مامۆستایانم چارەسەر کرد با و کێشەی بودجەی هەرێم چارەسەر کرد بە ئەو کاتە ئەمن ئامادە بووم کودەتایەکی سەربازی سپیم کرد بە بەسەر ئەو حکوومەتی عێراقی کە ناڕازیە موچە و بودجەی هەرێمی کوردستان بێتە کوردستان. زۆر باشە. ئەگەر بووی بە سەرۆک کۆمار جگە لە چارەسەرکردنی موچە و بودجە چ بەڵانێکی دیکە بەڵێ خەڵک دەدەیت؟ طبعا ئەگەر بمە سەرۆک کۆمار لەو سەرۆک کۆمارانەی پێشوو بێجگە لە خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال هەوڵ دەدەم باشتر بم ئەوەی بۆی کە بابرێن هەر شتێک لە پێناو خەڵکی عێراق و گەلی کوردستان بی دەبی ئەنجام بدەم بێجگەلەوەی لێرەوەش یعنی بەڵێنێک بە خەڵکی کوردستان دەدەم لەبەرەوەی پۆستی سەرۆک کۆمار پشتی کووردە پێویستە خەڵکی کوردستان سوودمەند بی هەرچەندە
ئەوە ئیشی سەرۆک کۆماری نییە بەڵێیانیان پێ دەدەم کە بوومە سەرۆک کۆمار ساڵانە لە وەرزی زستان 2 بەرمیل نەفتیان بۆ دابین بکەم لەسەر موچەی خۆم و بودجەی سەرۆکایەتی کۆمار و نەسەریە سەرۆک کۆمار زۆر باش بەڵێ کاک ئومێد تۆ بە تەنیای یاخود بە تەنیا بەڵێ. ملیەوە ڕێت گرتووە بەڵێ ئەمە یان باس لەوە دەخرێت کە تیمێکی ڕاوێژکاری و ڕاگەیاندنی گەورە لە پشت بەڵێ ئومێد ئەمن وەکو پاڵانەیە. وازیها بەتەنیامە وەکو وازیها کە دەردەکەم بەتەنیامە بەڵام تیمەکی ڕاوێژکاری باڵام هەیە لە کۆمەڵک برادران پێک هاتینا یعنی کەسانی پسپۆر و بە ئەزمونن لە بواری ڕاگەیاندن لە بواری زمانەوانی و هەروەها لە بواری پەیوەندی نێودەوڵەتی یعنی ئەوان دەتوانن پەیوەندی نێودەوڵەتەکانم بۆ دروستکەن بێجگەلەوەی لە بەیاننامەکان لە پەیامەکان هاوکار من واتە ئەو تیمە ڕۆڵەشی باش دەبین لەوەی بەڵێ کە- ڕۆڵکی زۆر باشیان دەبینن هەر کاتێک یعنی شتێک دێتە پێش یعنی وەکو بڵێ پامی خۆیان هەیە و لەگەرە من بەڕاوێژ ینی شت بڵاو دەکەینەوە پام و بەیاننامەی خۆمان بڵاو دەکەینەوە جارەکەی تر باس لەوەخت کە ئومێد پاڵانی کاندیدی کۆنسولخانەی ئەمریکایە بەڵێ ئەم جارە پێت وایە ئەمریکیەکان پاڵپشتیت بکەن لە ئێستادا ئەمن لە پەیوەندیمە لە پەیوەندیمە لەگەر ئەمریکیەکان بتوانم یعنی متمانەی ئەمریکیەکان بەدەست بینم بەدڵنیایەوە ئەگەر بتوانم متمانەی ئەمریکیەکان بەدەست بینم ئەو کات دەبمە کاندید ئەمریکیەکان دەرچوونە مسۆگەرە لەبەرەوەی ئەمریکا ڕۆڵەکی ینی باڵای دەبینی لەسەر وڵاتی عێراق و کاندید بوونەکەش و هەروها ئەمن لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی کۆنسولخانەی ایرانیش دەکەم چکە بە خۆتان دەزانن یعنی لە نێو پەیوەندی نێودەوڵەتی و کاریگەریی زۆری هەیە لەسەر عێراق هەژمونی هەیە زۆر باشە بەڵێ باس لەوە دەخرێت کە لە خولی ڕابردوو کە کاندید بووی بەرنمەیەکی کاری تۆخمەت هەبوو بەڵێ لەناو بەرنمەی کارەکەدا یەکێک لە بڕگەکان بەرهەمێنانی درۆن بوو بۆ عێراق ئەو بابەتە چۆنە بەخۆی ئێستاکە سەردەمی سەربازیە هەر وڵاتێک کە لەلایەنی سەربازیەوە لە پاش بدووە کەوتو بوو یعنی ڕەنگە لە داهاتوو تووشی کێشە بیتن ئەمە کاتی کە بوومە سەرۆک کۆماری عێراق دەتوانم ینی عێراق بکەمە خاوەنی درۆنی تایبەت درۆنەکەش بەناوی خۆم دەبیتن بەناوی درۆنی ئومێد پاڵانی درۆنی پاڵانیان ئومێد پاڵان ئومێد پاڵانی درۆنی ئومێد پاڵانی بەڵێ ئەنی ئەوە دیزاین و نەخشە سازیت بۆ هەیە ئەو کاتی ئاسانە کە بوومە سەرۆک کۆمار ئەو کاتی هەموو شتێک ئاسان دەبیتن ئەی هەست ناکەی هەمان ئەزمموی 6 جارەکەی تر دووبارە دەبێتەوە ئەم جارەش هیچ زەنگێک بەدەست نایانی هەر وەکو باسم کرد لە پێشوودا ئەزمونم کەم بوو بەڵام ئێستاکە ینی ئەزمونم زیاترە و هەروە پەیوەندی نێودەوڵەتەکانیشم بەهێزترە کاکومێت ئەم کاندید بوونە مەسرف و تێچوو ئەوانەی هەیە ینی بەڵێ ئەم مەسرف و تێچووە بەڵێ. لەسەر شانی خۆتە یاخود لە ئەستۆی خۆمە لە ئەستۆی خۆمە لە بەرەوەی ئەمن ینی ئامانجەکەم هەیە ئامادەمە لە پێناوی و ئامانجەی یعنی کە بای ئەوەندەی قوربانیش بدەیت زۆر باشە بەڵێ. ینی بەر لەوەی پرسیاری کۆتایی بکەم دەمەوێت باسی ئەو بۆین باغە سوورەت بکەیت ئەوە چ پەیامێکی لە پشتەوە بەڵێ بەخۆی بۆیان باغی سۆر ڕیباتی سۆر ڕەمزی بەهێزیە ڕەمزی قووەتە هەم لە پرۆتۆکۆل هەم لە ئاتەکێت ئێستا ئەمە دەبینین وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەمریکا هەر کاتێک سەرۆک ترامپ دەبینین کە بڕیارەکی یەکلاکەرەوە دەداتن بڕیارێکی عسکەریدا ئەو کاتی ڕیباتەکەی سوورە ئەمە بە هەولێری دەێن سۆرە تا تۆش هەتا ئەو کاتی کە کاندیدم و هەتا هەڵبژاردننی سەرۆک کۆمارەکە ئەنجام دەدرێت ئەو ڕیباتەم هەر بە سووری دەمینێتەوە زۆر باشە کەسایەتیەک هەیە کەسایەتیی هندیە تا ئێستا 238 جار خۆی بۆ پۆسە زیادجیاخان کاندید کردو بەڵام هیچ جارێک دەرنەچووە بەنیازی هەمان ئەزمون دووبارە بکەیتەوە یاخود ڕێکۆردەکەی ئەو بشکێنیت یان پامێکی دیکە لە پاڵ لە پشت ئەو خۆکاندیدنەوە ئەمن ینی تازە گوێبیستی ئەو بەڕێزە بووم ئەمن کاتێککە خۆم کاندید دەکەم یعنی پامی خۆم هەیە ئامانجی خۆم هەیە بێجگەلەوەی دیراسەم کردیە لە لای من وەکو ئومێد پاڵانی هیچ شتێک نییە بە ناوی شکست هێنان یاخود دەرنەچوون ئەوی هەیە چییە ئەنجام و ئەزمونە ئێستا ئەوانەی پێشوو بۆ ئەزمون ڕەنگە ئەو جارە بتە ئەنجامەکە سەرکەوتن بوو بێجگەلەوەی ئەمن وەکو ئومێد پاڵانی معجبی ئەو سەرۆکەیمە سەرۆک ئەبراهەم لینکۆڵن ئەبراهەم لینکۆڵن ئەوە 16مین سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە چەند جارە خۆی کاندید کردو لەو سەرۆکی ئەمریکا 1 جار 2 جار 3 جار چارەمین جار سەرکەوتوو بوو بووە سەرۆکی ئەمریکا یەکە لە سەرۆکە هەرە گەورەکان کە لە ناویمایە و هەروەها بە یاسا کۆیلایەتی نێشت جیاوازی نێژ لە بینی ڕەشپێست و سپی پێست
ئەو جیاوازەی نەهێشت بەڵام بەداخەوە لە کۆتاییدا تیرۆر کرا دەتوێت هەمان ئەزمموی دووبارە بکەیت بەڵێ ئەگەر بە هەمان ئەزمموی ئەو دووبارە بوو بەسەر کۆمار وێنەی خۆت دەخیتە سەر دراوی عراقی ڕەنگە لە بەرنامەمە بەرنامەکە چییە لە بەرنامەمە وێنەی خۆم دەخەمە سەر دراوی عێراقی بەس یعنی وەکو برەی دراوەکی گران بەها نەبی هەر وەکو ئیبراهیم لە کۆڵن دراوەکی ئاسایی بیتن چکەوە $5 زۆر باشە بەڵێ پرسیاری کۆتایمەوە پەیامت چێ بۆ جەماوەرە کە ئەمن لە سۆڕ کۆمەڵاتی خان دەبینم خەڵکی زۆر بەڵێ وڵی بەنسبەت پەیامم لۆ جەماوەری لۆ خەڵکی بە تایبەتی برادران کە بەشێکی زۆر هانم دەدەن بەشەکیش هەیە یعنی پێیان ئەوەیە کە ئەم شتێکی زیادە دەکەم یان لە کۆمنت لێرە و لەوێ دەبینین خەڵک ڕخنەی دەگرین دەرێن ئەوە چییە ئەوە ئەو کابرایە لۆ خۆی ماندی دەکا بەلاشە هەر بە کۆم گوتم ئەم شتەی بکەم بە قەنەعەتەوە دەکەم یان ئەوتە سەر دەکەوم یان ئەوتە ئەزمموی وەردەگرم ئەم لەبەرەوەی لە ڕووی فەلسەفی ئینسان یەک دەردەژیتن ئەو حەز و ئارزوانەی خۆیان دەبین لە ماوەی ئەو مودەی تەمەنی خۆی بهێنێتە دی کاندیدبوون لە بەنسبەت زۆرە لە عەز و ئارەزوو وەکو ڕەغبەت وەکو ئامانج و پەیام بێجگەلەوەی هەر وەکو باسم کرد هەندێک کەس ڕەخنە دەگرێتن ڕەخنەی ئەو کەسانە ئەم سار ناکاتەوە ئەگەر بێت و ئەمنی سار کرد باوە دووبارە خۆم کاندید نەکردەوە زۆر باشە دەست چاوت خۆش بێت سەرچاوان هەر سەرکەوتوو بن دەستان خۆش بی زۆر سپاس.